کاتتان شاد بینەرانی کورد کەنەکشن لە دەنجی ئەمریکا من محتەبە شێروانی و ئەس دەخیلە شەموان بهیڤینە دەمە خۆش و بمەفا دگەلما ببۆرینن دە بەرنامە ئیرۆدا گەلۆ ئاگربەستا یوکراین وێ بدۆمینە و لە هەر شەڕێکدا منداڵان بە تایبەتی دەبنە قوربانی باشە شەڕی داعش چ کاریگەری بەسەر دڵ و دەرونی منداڵان هەبووە و ئایا یارمەتی دەدرێن؟ دادگەهکردنا جیهادیان لە بەلچیکا ناڤڕۆکی راپۆرتەکە دیە لێ ئەم بزانن لە چەند جهن دیên جیهانی چ چێ دەبە. هەینی عەربستانی سەعودی ئیتالیا و ئەڵمانیا باڵۆزخانەیان لە یەمەن داخز لە ناوپەرەگرتنی ناسەقامگیری سیاسی و لە کاتێک ڕاستپێراوی باڵای نەتەوەی گرتوەکان هوشداریدا ئەم هەژارترین وڵاتی عەرب کەوتۆتە دووڕێیانی شەڕی ناوخۆ و لەبەریەک هەڵوەشانەوە. پێشتر ئەمریکا، فەڕەنسا و بریتانیا باڵۆزخانەیان لە یەمەن داخستووە. سەرۆکی ئۆفیسی ڕاگەاندنی حوثی بە دەنجی ئەمریکای کورد دەرچوونی دیپلۆماتە بێگانەکان هیچ کاریگەری بەسەرباری یەمەن نابێت. ئەو کتیشی داخستنی ئەو باڵۆزخانانە لە سەنها نیشانی ئەوەیە ئەوان هیچ دەسەڵاتیان بەسەرخواستی گەلی یەمەن نابێت کە دەستێوەردانی بێگانەیان ڕەتداوەتەوە. بۆچوونی واشەیە کە ئێران چەکی داوەتە سەر هەڵداوان و ئاراستەی داوەتە کردارەکانیان هەرچەندە وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا پێنجشەممە کوتی کە هیچ بەڵگەیەک نییە لەسەرەوەی کە ئێران سەرکردایەتی چالاکی حوثیەکانی کردبێت. لە پاکستانê پۆلیس dibêjin milîtanên hêrîş kire ser perrizgeheka Şîayan lê herêma Pêşawar û bi kêmî 19 kes kuştin û çilên dî jî birîndar kirin. Dengê teqîn û guleyan dihate bihîstin li demê hêrîşa li ser oldarên nivêja êvarî lê perrizgehê. Talîbanên Pakistanê berpirsiyariya xwe diyar kiriye ji dawîtirîn tundûtîjiya nijadî li Pakistanê. Hêrîşa roja sêşem 2 heftiyan bû piştî teqîna perrizgeheke diya Şîayan lê herêma Şîkarpûr lê başûrê Pakistanê. Têda 6 kes hatine kuştin. Komala binavê Cundullah ya ji Talîban cudabûyî berpirsiyariya xwe ji hêrîşê ragihandibû. سەرۆکی ئەمریکا باراک ئۆباما لە ویلایەتی کالیفۆرنیایە و بەنیازە هەینی فەرمانێکی سەرۆکایەتی واژوو بکات بە ئامانجی ئەوەی کۆمپانیا ڕێکخرا و حکوومەت ئاڵوگۆڕی زانیاری بکەن سەبارەت بە هەڕەشەی لەسەر ئاسایشی تۆڕی کۆمپیوتەری هەیە. سەرۆک ئۆباما پێنجشەممە گەشتە کالیفۆرنیا ڕۆژێک پێش بەڕێوەچوونی کۆنفرانسی کۆشکیسپی لازانکۆی ستانفۆرد لەسەر مەترسی لەسەر تۆڕی کۆمەڵایەتی هەیە و هەروەها مەسەلەی پاراستنی مشتریان. و لشکری یوکراین دبیجا لدو روژین بوری 11 سربازین وان هاتنه کشتن و چلیندی جی بریندار بون دشاراندا لروشلاتا یوکراین توی راگهاندنا آگربستا روژا پینشنبوی که هشتا نکتیا کاری و بپشتوانی یان بنافبریا ئەڵمانیا و فەرەنسا بوو. شەوێکی درێژ و سەختی و توێشکردن بۆ ڕابەرەکان دانیان بۆ دانا کە چەندان وردەکاری ماون چارەسەر بکرێن بەڵام دەبێت ئاگربەستێک هەبێت لە ماوەی 2 هەفتەی داهاتوودا کێشانەوەی چەکی قورس و ئاڵوگۆڕی بەندکراوان بەخۆوە ببینێت. ڤلادیمیر پوتینی سەرۆکی ڕووسیا گوتی بە گوێرەی ڕێکەوتنامەکە دەبێت سەرهەڵداوان ئەوانەی پوتین پشتیوانیان لێ دەکات بکشێنەوە بۆ هێڵی ئاگربەستەکەی پێشوو هاوکات ئۆکرانیەکان لە هێڵی ئێستایان بکشێنەوە و ناوچەیەکی داماڵدراو لە چەکدا بمەزرێنرێت. ئەوە باشترین شەوی ژیانم نەبوو بەڵام بەیانیەکی باش بوو چونکە توانیمان بگەینە ڕێکەوتنەکی مەزن. بەڕێز پوتین گوتی ڕێکەوتنامەکە داوای بەڵێنێک لە ئۆکرانیەکان دەکات بۆ دەستەبەرکردنی زامنی دەستوری ئەوەی ڤلادیمیر پوتین بە مافی ئەو هاوڵاتیانی ناوبرد ئەوانەی لە هەرێمەکانی دۆنسک و لۆهانس واتە ناوچەی سەرهەڵداوانی لایەنگرانی رووسی لە ئۆکرانیا داوای دەکەن. حکومەتی نوێی ئۆکرانی لە مێژە ئۆتۆنۆمی بە ئاستی بەرچاوی بۆ ئەو هەرێمانە پێشکەش کردووە. بەڵام پێترۆشنکۆ سەرۆکی ئۆکرانیا گوتی من بەو ئاستەی رووسیا و سەرهەڵداوان لەو بارەوە داوای دەکەن ڕازی نابم. سەرڕای سووربوونی رووسیا ئێمە لەسەر هیچ بارێکی ئۆتۆنۆمی ڕێک نەکەوتوین. ئێمە ئەو کارە بە ڕێگای چاکسازیە دەستوریەکان و لامەرکەزیەت دەکەین کەوا تەواوی وڵاتەکە دەگرێتەوە. ئێمە لەسەر فیدرالیزم ڕێک نەکەوتین.
ئەنگلا مێرکلی ڕاوێژکاری ئەڵمانی و فرانسوا ئۆلاندی سەرۆکی فەڕەنسی دەستیان بەم خولەی هەوڵی دیپلۆماسی کرد وەک هەوڵێک بۆ ڕاگررتنی هێرشی سەرهەڵداوان بۆ ڕێگرتنیش لە شیانی فرۆشتنی چەکی ئەمریکا بە ئۆکرانیا. بەڕێز ئۆلاند گوتی ڕێکەوتنێکی فراوان هەیە بۆ چارەسەرێکی سیاسی لەمەڕ قەیرانی ئۆکرانیا ئەوەی نزیکەی ساڵێکە بەردەوامە ناوبراودانی بەهۆشدانا سەرجەم وردەکاریەکانی ڕێکەوتنەکە چارەسەر نەکراون بەڵام ئەنگلا مێرکل وریایی زیاتری پیشاندا و دەڵێت ڕێکەوتنەکە هیوای چارەیەک بۆ قەیرانەکە دەبەخشێت بەڵام دەبێت کاری زۆر ئەنجام بدرێت. خانم ئەنگلا مێرکل ئەم ڕێکەوتنە بە باشتر دەزانێت لە نەبوونی هیچ ڕێکەوتنێک. ڕابەرانی سەرهەڵداوان لە سەرەتادا ئەوەیان ڕەت کردەوە کە دەستبەرداری ئەو دەستکەوتانە بن کە لەم هەفتانەی دواییدا بەدەستیان هێنابوو. بەڵام فرانسوا ئۆلاند گوتی سەرۆک پوتین گوشاری لە ڕابەرانی جوداخوازان کردبوو ڕازی ببن. یاروسلاڤ ڤۆیتۆکۆ لە سەنتەری نێونەتەوەی بۆ لێکۆڵینەوەی سیاسی دەڵێت ئۆکرانیا ناخوازێت هیچ ناوچەیەکی دیکە بداتە جوداخوازان لەوەی ئێستا گرتوویانە. ئەمە سەبارەت بە کیلومترێکی دیکەی خاک نییە بەڵکو ئەوە مەسلەیەکی مەبدەئیە. ئێمە لەسەر دەست بەسەر داگرتنی هیچ بەشێکی دیکەی خاکەکەمان ڕێک نەکەوتووی بەڵام ئێستا دەکرێت بگەینە هەندێک چارەسەری مەمناوەندی وەک ئاگربەست و ڕاگرتنی شەرپێفرۆشتن. ئەندرو ویلسن لە ئەنجومەنی ئەوروپایی بۆ پەیوەندیەکانی دەرەکی لە ڕێگەی سکایپەوە بە دەنگی ئەمریکای گوت هەڕەشەی ئەوەی کە چەکی ئەمریکایی بدرێتە حکومەتی ئۆکرانیا ڕەنگە ئەمە فاکتەرێکی یەکلاکەرەوە بوو بێت بۆ ناچارکردنی سەرۆک پوتین کە بێتە سەر مێزی دانوستاندن. جا ئایا چەکداکردنی ئۆکرانیا ڕاست بوو یا نادروست بەڵام هەڕەشەی ڕەوانەکردنی چەک بە ڕوونی مێشی رووسیای مەشغوڵ کردبوو. ئەو وا حەز دەکات ئەو دەستکەوتەی کە بەدەستی هێناوە ئێستا دڵنیای بکات بەر لەوەی نادیاری پەرە بسێنێت. هاوڵاتیانی گەمارۆدراوی هەرێمەکە ئێستا بڕێکی وایان هەیە بۆ وچانێک دوور لە کوشتن. سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا. و لەم هەفتەیە دادگایکی بلژیک سزای زیندانی بڕیەوە بۆ 45 لە ئەندامانی گروپەکی جیهادی بە تاوانی ئەوەی کارهاسانیان کردبوو پیاوانی گەنج سەفەری سووریا بکەن و بۆ جیهادیەکان شەڕ بکەن. زۆر لەو کەسانەی سزایان بۆ بڕابووە لە دادگا نەبوون پێدەچێت لە سووریا بن شەڕ دەکەن یانیش کوژرا بن. لەو راپۆرتەدا دەڕوانینە سەرکەوتن یانیش شکستی هەوڵەکان بۆ ئەوەی پێشی توونی گەنجەکان بۆ سووریا بگیرێت. گروپی بەناوی شەریعە فۆر بەلجم کە ئێستا هەڵوەشاوەتەوە تاوانبار دەکرێت بە ناردنی دەیان گەنج بۆ شەڕکردن لە ڕیزەکانی ڕێکخراوە جیهادیەکان لە ناویاندا دەوڵەتی ئیسلامیش. لە نێوان ئاسایشی توندی شاری ئەنتوەرپ دادوەران سزای 12 ساڵ زیندانیان بەسەر ڕێبەری گروپەکە فواد بلقاسم سەپاند. دمتری بۆنتنگ لە ساڵی 2013 چوو بۆ سووریا بۆ ئەوەی جیجۆنی کوڕی بهێنێتەوە کە ڕۆژی چوارشەمە سزایەکی ڕاگیراوی بەسەردا سەپێنرا پاش ئەوەی ڕازی بوو ببێت بە گەواهدەر بۆ دۆسێکە. بۆنتنگ ڕخنەی لە بڕیاری زیندانی درێژدەم هەبوو بۆ گەنجەکان و گوتی ئەوان مێشکیان شۆراوەتەوە. ئەوان دەکرێنە کەسانی نایاسایی بۆ جۆرە ئەوان هەرگیز ناگەڕێنەوە بەمەش ئێمە تەنها زەمینهەیەکی زیاتر لەبار و گونجاو بۆ تێڕستان دەخڵقێنینەوە هەروەها بۆ ڕق و کینی زیاتر و بێهیوابوونیشان بەرامبەر خۆرئاوا. کاربەدەستان دەڵێن نزیکەی 350 هاوڵاتی بەلجیکا چوون بۆ سووریا بۆ شەڕکردن ئەمەش زۆرترین ژمارەیە لە وڵاتانی ئەوروپا بە ڕەچاوکردنی ڕێژەی دانیشتوانی بەلجیکا. بەگشتی مەزەندە دەکرێت نزیکەی 4000 کەس لە سەرانسەری ئەوروپا چووبن بۆ بەشداریکردن لە گروپە چەکدارە ئیسلامیەکان. چەندین وڵات لە ناویاندا بەریتانیا، فەڕەنسا و ئیسپانیا مشتومڕ دەکەن لەسەر ئەوەی پاسەپۆرت لەو کەسانە بسەنەوە کە تاوانبار کراون بەوەی چوون بۆ پەیوەندیکردن بە گروپە تیرۆریستەکانەوە. دەستگاکانی یاساییش داوای دەسەڵاتی زیاتر دەکەن بۆ چارەسەرکردن سەجەنگوێل لە ڕێکخراوی ئاسیا پاسیفیک بنکە لە لەندەن. دەبێت دەسەڵاتداران ئامرازی پێویستیان لە بەردەستدا هەبێت بۆ ئەوەی بتوانن چوونی تێرۆریستان ڕاگرن. بەڵام ئایا ئەو یاساوڕێسانی لەلایەن وڵاتانی ئەوروپایی و خۆرئاوایی جۆراوجۆر پێشنیاز دەکرێن دەتوانرێن جێبەجێ بکرێن؟ دەبێت بزانین بەچی دەگات لەبەر ئەوەی مەسەلەی مافەکانی مرۆڤ و ئازادی سیڤیلی دێنە و ئەم مەسەلەیەوە. ستیڤ کراوشاو لە ڕێکخراوی لێخۆشبوونی جیهانی دەڵێت مەسەلەی پێشنیازی چارەسەرکردنی جەنگاوەرە بیانەکان ڕەنگە دەرەنجامی پێچەوانەشی هەبێت. لەبەرەوەی ئەوان ئاستێک لە کۆت و پەیوەند پێشنیاز دەکەن بەبێ ئەوەی لە ڕاستیدا تاوانە ڕاستەقینەکان چارەسەر بکرێن. ئەو تاوانانەی ئەنجام دراون. ئەوەی ئێمە پێویستمانە ئەو یاسایانن سەر و سەودا لەگەڵ تاوانەکاندا بکەن و ڕێنمایەکانی تاوانکاری خۆی ئێستا لە گۆڕێدان بۆ ئەوەی مامەڵە لەگەڵ ئەو مەسەلەیەدا بکات و ئێمە گەرەکمان نییە ئەو مەسەلەیە بۆ کاتێکی دیاری نەکرا و درێژ بکەینەوە لەبەر ئەوەی گرتنەبەری ئەو ڕێبازە هەڵەیە.
سەرجەنگوێل دەڵێت ڕۆژاوە دەبێت ئەو پروپاگەندانە چارەسەر بکات لە پێناو پەشیمانکردنەوەی گەنجە ئیسلامیەکانی کە بە ئاسانی هەڵدەخەڵەتێنرێن. پێویستە ئەوان بزانن کە ئەم گروپە کەسانی ئیسلام لە هەموو کەسانێکی ئاینی دیکە زیاتر دەکوژن، هەر بۆیە ئەمە شتێکە پێویستە خۆر ئاوا زیاتر لە ئێستا ئەم پەیامە بگەێنێت. چەکدارە کوردەکان بە پشتیوانی هێرشی ئاسمانی هاوپەیمانان بە ڕێبەرایەتی ئەمریکا ڕێگایان گرت لە دەوڵەتی ئیسلامی شاری کۆبانی داگیر بکات. گوێل دەڵێت ئەم شکستە ڕەنگە یارمەتی دەربێت بۆ گۆڕینی دید و بۆچوون لە ناو جەنگاوەرە بیانیەکان کەوایان دەزانی هەرگیز شکستیان پێناهێنرێت. جیهادیەکان شەڕکەرانی زۆریان هێنا بۆ کۆبانی، بەڵام زیانی زۆریان پێگەشت و چەک و سەرچاوی زۆریان بەکارهێنا، بەڵام جیهادیەکان نەیانتوانی شارۆچکەی کۆبانی بگرن. ئەمەش لە ڕووی سمبولیەوە بۆتە شکستێکی گەورە بۆ ئەم گروپە. لە بەرامبەردا ئەم گروپە بۆ ڕووپۆشکردنی ئەم شکستیان لە کۆبانی هاتن ئەو گرتە ڤیددیویانیان بارمتە گیراوەکانیان گرتبوو پیشان دەدەن. واشنگتن پشتڕاستی کردەوە دوا بارمتەی ئەمریکا لەژێر دەستی دەوڵەتی ئیسلامی کەیلا مۆلەری کارمەندی فریاگوزاری کوژراوە، هەرچەندە ڕوون نییە چۆن. شارەزایان دەڵێن ئێستا ئەو ڕێکخراوە ژمارەیەکی کەمی بارمتەی ڕۆژئاوایی لاماوە. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. لەو راپۆرتەی تازە دیتمان شارەزایەک باسی کرد کە شکستی داعش لە کۆبانی دەتوانێت دەخی لە ڕەدی ئەم بۆ چوونە بداتەوە کە دەیانکوت مەسەلەن بۆ نمونە داعش کەس ناهێنێتن. ئەماتە بەردیاردەکە گەلک بیانیە کو دەبینی وەسا بیانی دیکە ناف هێزین شەڕوانین داعشدا و لەجێت وەسا خەتەر و ژیانە خۆشی دەستدان. بۆ نمونە ئەگەر بەحسی ژمارە بکەین بڕێڤەبەری ناواندا دژە تیرۆریە ئەمریکا دەبێژتن ژنۆت وڵاتان 20,000 چەکدار دەکەفتی لە ناودا شەڕی دکەن بخوا لەشکرێکە دە بژمارە ژبلی وێژی کۆمیتەیە پاراستن پشتیوانی یا جواتە نوێنەرین ئەمریکی دەبێژتن 3400 ژێژ بەس وڵاتن ڕۆژ ئاوانە جواناژی 105 ئەمریکیدا ئەم ژمارە ڕاستی گەرانی دەخین هەلبەتە چونکو ژمارە زیدەیە. ئەلبەتە بە خۆ دەزانین داعشیش بێدەنگ نەبووە لە ڕۆژی پێنجشەمە بوو کە پەلامارێکی شاری بەغدادیدا لە ئەستانی ئەمبار و بەشێکی زۆری ئەم شارچکەی گرت. هێندێک دەڵم بۆیە کە مۆراڵیان ورەی خۆی بەرزکاتەوە کە ئەو لە دوای ئەو شکستەی کۆبانەیە کە باسیشمان کرد لە راپۆرتەکەدا نیشان بدا کە هێستا توانای هێرشکردنیان هەیە کە نزیک بنکەیەکی ئەمریکیشە. بەڵێ ئەوە وەکومە گوتی شەڕوانی بیانی ناو داعش شەڕەکە هەردوولان شەڕ دەکەنجی شەڕی داعشی بە شێوەیەکی ڕاستی مرۆڤ گێژ دەبیانی کوشتناوان خەڵکە بوی شێوەی ینی گەلە کەس دەبێژن ئەمە بۆ نمونە کوشتناوی کابرای فڕۆکەوانی ئوردنی داعش وەسا کرد بە شەڕی سنە و سنیان بەرینگی شەد گوتن شەڕی سنە و شیعیانە یان شەڕی داعش و چڤاکانی فنەتەوەیە. دەزانیندی بۆ خۆت دەزای ئوردونیدی لەو دەمیەوە پەلامارەکانی خەستر کردوون و تونتر کردوونە لەوانەیە بێتە هۆیەوە هێندە وڵاتی دیکە ژەوزە زیاتر بەشداری بکەن لە هەڵمەتەکانی. ئەوجا باسی تازیاوەی خانمە و هاتی کوشتن بەری چەند ڕۆژان لە ویلایەتە ئەریزۆنا هەلبەت ئەمریکیان بە هیاوێ خانمی کرد کەی لە وەکوتەگوتی مولەر ئەو لە سووریاژ هات بگوتن داعشدا بوو. تازیاوی لە ئەریزۆنا بنەماڵاوی لە ئەریزۆنای کە سوکاری نوێژی پەس ناوێ دەدەن پەس ناوێرەکیا وەدەدەن. راپۆرتی ببینێت. بۆ چەند ڕۆژان خەلک ji bajarê Kayla Mueller dua dikirin û hêvî kirin ku ew bi silametî vegere malê. Heta ku piştî hefteya çûyî Daeş iddia kir ku Kayla bi êrîşeka firokên Urdunî li ser bingeha Daeş li Sûriyê hate kuştin. Xelk û malbata wê hêvî hebû ku ew saxe lê heya roja sêşemê hêviyên wan neman. Over the weekend, Kayla's parents ji heftiyekê de malbata Kayla nameyeke taybet ji Daişê wergirtibûn yên ku ew girtibûn li baxwe bizane yariyên bêtir li ser kuştina wê. Malbata Mueller beyanek derxist têda dibêjin dilê wan şikestiye. Yek ji metin Kayla roja sêşemê li konferanseka rojnamavanî pesnê qurbaniya Kayla da. ئامانجی کەیلا ئەوە بوو یارمەتی ئەو کەسانە بدات لە ئازاردا بوون جا چ لە شارەکەی خۆی پرسکات یانیش لەو سەری دنیا باە ئەوەی ئەو لە ماوەی 26 ساڵی ژیانیدا ئەنجامیدا زۆر خەڵق قەت ناتوانن دە خەیاڵیشیاندا بە درێژایی ژیانیان ئەنجامی بدەن.
دوستا مالبات و چالاکوانا آشتیه یا بکیلا را کار دکر لزاننگها ئەریزۆنا گوت کو ئەو ئەڤیندارە ڕحاوێ بوو. هەندێک کەس پیان ڕاگەیاندین کایلا هەوڵی دەدا پاسەوانەکان فێری دانایی بکات بۆ دروستکردنی هوەری دەستکرد لە کاغاز و قوڵنگی بچووک ئامێری بچووکی ئاشتیانە. چیرۆکیان بۆ یەکتر دەگێڕایەوە و گۆرانیان بۆ یەکتر دەچڕی. هەوڵیان دەدا لەو شوێنە بچووکەدا وەرزش بکەن و کەیلا لەسەر سەری ڕادەوەستا. ئێمەش ئەوانەی دەمانناسی دەمانزانی چ ڕۆحێکی بچووکی ئازادی هەیە کە پێخۆشحاڵ بووین کەیلا وەک خۆی مابۆوە. میولر چارام ئەمریکی بوو یا bi destê dewleta Îslamî hat revandin û her çar hatin kuştin. Diya rojnamavan James Foley yê ku sala borî bi destê milîtanên Îslamî hat serjêkirin, rexne li rêveberiya Obama kir û got ku wan tiştek nekir da jiyana wan kesan biparêze. کایلا و کوڕەکەمان و خەڵکی تر گیرابوون بۆ نزیک بە 2 ساڵ. لەو ماوەیەدا زۆر دەرفەت هەبوو بەڵام هیچ نەکرا بۆ ڕزگارکردنی ئەم گەنجانەمان. سەرۆک ئۆباما گوت ku wî operasyoneke mezin şand da wan kesin rehîne azad bikin. Lê plana wan bi rojekê yan wan bi ser neket. Serok her wiha pesnê karê Mueller da. هەرچەندی خەڵکوێ ناس بکەن ئەو قاس دێب ئەرێنی بنرخینن تشتێن کو ئەو ji بۆ wan rawestiyayî ئەو tiştên ku ciyawazên ji nirxên rêxistina hovaneya ku ew girtî. Berêz Obama dazanîn ku Amerîka pera nade ji bo wan rehîna ji ber ku ev tişte dihêle grûpên terorê bêtir Emerîkiyan birevîne. هێزەکانی کورد بە پشتیوانی هێرشە ئاسمانیەکان بەڕێبەرەتی ئەمریکا میلیتانی دەوڵەتی ئیسلامیان لە شاری کۆبانی باکووری سووریا دەرپەڕاند. بەڵام ئێستا 200,000 دانیشتووی ئەم شارە کە هەڵاتنە سووریا دەترسن بگەڕێنەوە و حکوومەتی تورکیاش جێوڕێی نوێی بۆ ساز کردوون. دەنگی ئەمریکا سەردانی سروج لە چەند کیلومتری سنووری سووریای کردووە. کامپا سروجê li rojhilata başûrê Tirkiye ew kampa Tirkiye herî mezin û nû ye ku dikare 6,000 kes vehewîne. Di sê hefteyan de ji dema vebûyî 5,500 kes niha lê dimînin. Piraniya penaberan ne dilgermin ji vegera li Kobaniyê re. Çekdarên Daeş ku li dirêjiya 5 mehan bajar da girkiribûn jê derketin lê rewşîn tirsnak e wekû Ehmed Mihemed dibêje. Hendirî Kobanê piştî ku va tenzîma Daeş va tenzîma Hovane jê derketî yani tiştekî ji xwe xerabtir li dû xwe hîştiye. Binê elgaman bombe malgî boben kirin nihar roye bi dehan bi bîstan xortê me malê me kalê me zarê me ê vedgerine Kobanê ku darin derîgî xwe qopî xwe vedikin ew mala pêda ew dibe. Bombekiriya pêda fecirê gî dimirin yani bi dehan roye em dimirine. Em jî hêviya me heye ji dewletê navnetewî ji alemê re em jî însanin. Berpirsên xwecihî dibêjin bi kêmanî 10 kes hatin kuştin bi bombekirina dergeh û malan. Mihemed dibêje wêraniya li bajêr dihêle ku jiyan lê nebe. Ji ber bajarê Kobanî û gundewarê Kobanî tiştekî nêvî xwe ku meril ser jiyanê bike nemaye lê. Ne kehrebe heye, ne av heye, ne em dibêjin ne nan heye, ne xwarin heye, ne dermanî zaryan heye, ne doktor hene, ne misteşfe hene. Tiştek bi carekê de nemaye gî demirê. Em jî dixwazin va alema alîkarê bi me re alîkarê bike. Hikûmeta Tirkiye bi dehan kamp ava kirine ji bo milyon û nîvek penaberên Sûrî û di van demên dawî de rêda wan ku li vir kar bikin lê dixwaze ew vegerin. Ev bi xwe daxwaza penaberan e jî. Pîrejina heftê salî Sabah Salih dibêje. Erê ez dixwazim lê ku xweş bibe ez dixwazim herim lê. Ez dixwazim yani welatê me re welatê te ne şîrîn e. Welatê me re şîrîn e, erdê me rane, heriya me rane. Welatê me re yani rihê me rane. بس انه امنها الحمد لله ولاتي ما دست ما هات قرتنه تشو الحمد لله فوش بو ولاتي ما قيمتي ما تشيت ولاتي ما تشيت رزقن يعني قيمتي جازان
ئەندامێ جڤاتە کۆبانیە فەریدعەتی دەبێژە گەنجên باژێر تەڤلی پاخشکردنا کولانان بوونە و فرنێن نان vebûne ew hêvîdar e ku rojekê kobanî durist bibe û bibe cihekî baştir ji bo jiyanê. Lê em dibên miletî me Kobanê ku ji berê çêtir nebêjî azad be di Kobanê da yanî avê bi dewlan derxînê jî em zilm û zorê qebûl nakin em dixwazin werga jiyan bikin bi azadiya xwe. Ew dibêje xelk dikarin vegerin cihên ku ziyan negihîştiye li Kobanî û li wir dikarin alîkar bin di dabînkirina parastin û nûavakirina bajêr de. Salih Demîcer, Dengê Amerîka. Ji kampê Sirûç beref kampê Beherkê ku penaberên pitir xelkî Muslê li wêrin û herîşin dewleta İslamî Daeş li Iraqê bi giştî nêzîkî 2 milyon kes penaber kirine. Derûnas dibêjin nîva wana rastî nexweşiyên derûnî dibin. Helbet zarok ji wan nexweşiyan neparastîne. Me ev raport ji kampê Beherkê heye li ser diyarda tûrebûnê di nav zarokan de. کەمپی بەحرەکە لە باکووری عێراق 3000 کەسی لێیە کە بەهۆی هێرشی داعش ئاوارە بوونە و زۆر بەشیان منداڵن. زەینەب سەمیر 10 ساڵانە لە داعش تووڕەیە لەبەرەوەی وای کرد بنەماڵە و دۆستانی لە ماڵەکانیان دوور بکەنەوە. یەکەم قوتابخانەکانمان لەدەستچوو دوایی داعش خانیەکانیان لێستاین دەبی دەریان بکەین وەبی بتوانین بگەڕێینەوە خانیەکانمان. ئەو بە تایبەتی لەو خەڵکەی لە کەمپەکەدان تووڕەیە. لۆ ئەو هەموو خەڵکە لێرە دانیشتینە دەبی بچن بۆ پۆلیس و داوای چەک بکەن و شەڕی دژ ئەم تێرۆریستانە بکەن بۆ ئەوەی ئێمە بگەڕێنەوە سەرماڵ و حاڵمان. دکتۆرای ڕەواندەرمان ناز عەبدوڵڵا ڕەحمان بابان دەڵێت شەڕ و بەدکارەکانی دەتوانێت کارتێکردنی یەکجار نالەباری لەسەر منداڵان هەبێت. ئەمە زۆر جار مناڵی 5 و 6 ساڵیمان بۆ دێت ئەو مناڵانە زۆر تووڕن شت ئەشکێنن جاری وا هەیە ئاگر لە خیوەت بەردەدەن. زێنەب ئەوەندە تووڕەیە کە دەیەوێت بۆ خۆی لەگەڵ داعش شەڕ بکات. ئەگەر تۆزێکی تر گەورە بم تفەنگ هەردەگرم و شەڕی دژ داعش دەکەم ئەگەر یەکەچیان بکوژم و ئەوانیش من بکوژن و بمرم ئەمن دەبم بە شەهید. پسپۆڕانی ڕەواندەرمانی و بەشی کۆمەڵایەتی لە هەوڵدان کۆبوونەوە لە قوتابخانەی کەمپەکان دابمەزرێنن بۆ ئەوەی بیان گەڕێنەوە سەردۆخی ئاسایی و هەروەها ڕاوێشکردن لەگەڵ دایکان و باوکانیش پێک بێنن. بەڵام تەنیا دەوری 20 ڕەواندەرمان لە باکووری خۆرهەڵاتی عێراق هەیەن گەلێک لەو منداڵانە بەبێت چارەسەری دەمێننەوە. سلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا. دەخیلەوەندە سرنج ڕاشێشە کە دەبینین منداڵەکان بە زاهرێک وا دیارە کە ئارامنەوەوانەنە خوا دەزانیتیان دە دڵ و دەرووندا هەرچەند کە کچەکەش کوتی کە دەهەوێت چەچی هەبیت و هاشتێک بکوشێت. خۆ شەڕ بگشتی وێرانیە شەڕ زەلاما دکوژە بەری هەر تشتی شەڕوانە دکوژە پیرەکە دکوژە خەڵکی دکوژە لێ هەردەم قوربانیت شەڕا ژن و زارۆک بوونە پتر. لە ڕاستە بە تایبەتی بۆ منداڵان قورسە دەرکی ئەم وەزەحی کە بە سەریان دێتن و هەڵبەتە وێنێ ڕاستە و خۆ بکەنە بەژێر کاریگەری تاسیری دەرونیان زۆر لەسرە دەزان دەگەڵ دەروناسە چیز قسەت کردووە بەس خۆمان دەزانین کەسانمان دیون ینی لە ژیاندا کە ئەوانەی لە شوێنی کە کەوتونتە ژێر شەڕ دووە کە گەورە دەبن دێنە نێو کۆمەلگا ینی لە ڕەفتاریان دیارە. هەلبەت یانی ئەگەر زارۆک ببینتن کەسێک بەرچاوی بێکوشتن هەلبەت ئەو دمشکیدا ببینتن هەتا ساغەژی بە ساڵا دەبینتن بەرچاوی ناشتن چکو کوشتن ئەوجا ئەگەر یەکی کەس و کارێکی وی نزیک بێتە کوشتن چەندە مەنا وایە بەڵام کاک دەخیل هەروەها خۆ دەزانیسانەکە بە تایبەتی تەمەنت چووکەی لە شوێ گەورە دەبی لەوێ وابەستەش دەبی زات و لەو شوێن و جێی ڕێ خۆشت هەڵقەندرێی ئەو ئارامشەی کە دەبی هەدبی نەدبیتن هەرخوا دەزانیتیان دەدڵ و دەروندایە مخابن زارۆی جیهانی هەت gelek cî welatên dinyayê di şerran de zarû dibin qurbanî wesa serîwantê yanî tiştekî gelek nexweş evca Kurdên me û êzdî wesa divan heya me de wesa rastî vê rewşa nexweş dibin li ser wî diyarda ku çawa zarok tûre dibin diwan dema de ez digel Seîd Mehemed Emîn endamê desteya kargir ya komela derûnnas û komelnasîn Kurdistanê axivtî me em jî pirsîn ka çawa şer karîgeriya xirab dikete ser derûnê wan zarokan.
بەڵێ مرۆڤ بە سروشتی خۆی کە کاینێکی بوونەوەرێکی کۆمەڵایەتیە کوڕی بارودۆخ و ئەو هەڵو مەرجەیە کە تێیدا ئەژیێت لە کۆمەلگا و دەوروبەری خۆیدا تەواوی هەڵسوکەوت و ڕەفتار و کاردانەوە کۆمەڵایەتی و نەفسیەکانی پابندن بەو دۆخ و هەڵو مەرجەی کە تێیدا ئەژیێت لە هەمووشی گرنگتر منداڵ لەبەرەوەی لە سەرەتای تەمەنی یەکەوێتە ژێر ئەچێتە لە نێو پرۆسێکدا کە پرۆسەی بە کۆمەڵایەتی بوونە لەوێوە کۆمەڵێک ئاراستە و هەڵسوکەوت و خوو فێر ئەبێت بۆیە ئەمە ئەو پێشەکەم بۆ باس کرد کە بڵێم لەبەرەوەی مرۆڤەکان لە نێو بارودۆخێکی دیاریکراودا هەڵسوکەوت و ڕەفتارەکان و بیرکردنەوە و تەنان لانی هەڵسوون و نەفسیشیان پابندە بەو بارودۆخانە لەبەرەوە کاتێک لە وڵاتێک لە ناوچەیەک لە شوێنێک کە بارودۆخی شەڕ و ئاژاوە و ناهەمواری باڵێن وجودی هەیە مرۆڤەکانیش خۆ بەخۆکەونە ژێر تەئسیر و کاریگەری ئەمانە لە ڕووی پێداویستیەکانەوە ئەگەر سیرکەی تەواوی پێداویستیەکانیان باڵێن وجودی نییە و هەروەها لە شوێنێک لە نێو کەمپ و لە شوێنی وا ئەژن کە هەست بە ئاسایشی دەرونی ناکەن کاتێک مرۆڤ هەست بە ئاسایشی دەرونی ناکات خۆ بەخۆ جۆرێک لە ئەو کاردانەوانەی لە ناو ناخ و نەفسیدا وجودیان هەیە با بڵێن کاریگەریەکی زیاتر دائنێت لەسەری چی بکرێ بۆ ئەوەی کاریگەری ئەم دیاردەیە گەورە نەبێ لەسەر کۆمەڵگا بەڵێ بەر لە هەموو شتێک ئەبێ بەڕاستی ئەم بارودۆخە ناهەمواری کە تێدان بگۆڕێت ینی ئەمانە یەکەم شت ئەبێ بگەڕێنەوە ئەو شوێنانەی کە تێیدا هەست بە ئاساییشەکەن هەست بە با بڵێن ئیتمێنان و دڵنەوایی و دڵنیاییەکان ئەمە زۆر گرنگە و ئەگەر ئەمەش با بڵێن هەڵومەر کاتێکی زۆری بووە دەبێت کار لەسەر کۆمەڵێک لایانی دیکە بکرێت لە ڕێگەی ڕاگەیاندن و دامەزراوەکانی ڕێکخراوەی مەدەنی و هەروە ڕێکخراوە ئینتەرناشناڵەکان کار لەسەرەوە بکەن کە لە ڕێی کۆمەڵێک پرۆگرام و خول و دەورات ئەو منداڵانە دووبارە تێکەڵکەنەوە بە کۆمەڵێک کەسی شارەزا تێکەڵیان تێکەڵ بکرێن وە کۆمەڵێک شتی پەروەردەیی بابڕێن لایەنی پەروەردەیی و مەدەنی و لایەنی جوان بۆن ناکرێت دەوراتی مۆسیقا و هونەر و لە ڕێی ئەمانەوە مرۆڤانە کەمێک لە معناتەکانی خۆیان بێنە دەروە هەروەها وان لێ بکرێت ئەو لەگەر دەربڕینی و هێنانە دەرەوەی ئەم حاڵەتە نەفسیانی کە بەسەریان داات بە چونکە بەشێکی منداڵەکان خۆیان بینەری ڕاستەوە خۆی ئەو تون و تیژانە بوون کە بەرامبەر خانەوادەکەیان کراوە لەبەرەوە لە ڕێی کۆمەڵێک پرۆگرامی پەروەردەیی و مەدەنیەوە ئەکرێت وا بکرێت ئەوان ئەم حاڵەتە نفسی و دەرونیان لەسەر کەم بکرێتەوە کاک سەعید تا ئەوە دەکرێت ئەرکی دایک و باوک چییە بۆ ئەوەی ئەم تووڕەبوونە کەم بکرێتەوە دایک و باوکان خۆیان ئێستا لە نێو ئەم پرۆسەیەدان پرۆسەی تووڕەبوون پرۆسەی هەڵچوون پرۆسەی نەهامەتی و نەهەمواری ڕەنگە زەحمەت بێ خۆیان کۆنتترۆل بکەن بەڵام لە ڕاستیدا ئەکرێت دایک و باوکان هۆشار بکرێنەوە بەوەی کە لەبەر خەمی دوا ڕۆژی منداڵەکانیان کۆمەڵێک دەوراتیان بۆ ببینن دەوراتی گرنگ خولی باش بۆی کە تێبگەن لەوەی کە دوا ڕۆژی منداڵەکانیان ئەکرێ بابن ئەم زروف و بارودۆخە کاتی کە تێدا هەن ئالوگۆڕ بکرێت و شتەکان بستنەوە شوێن خۆی بۆیە پێویست ئەوان لە ئێستادا کۆمەڵێک پەیڕەوی کۆمەڵێک پرۆگرامکەن بۆی منداڵەکانیان کەمترین کاریگەریان لەسەر هەبێت کە ئەمە دوجار نەبێتە خوو ڕەفتاری توندڕەوانە و توندوتیژانە کە دەرەنجام بەسەر خۆیان و خێزان و دەوروبەر و کۆمەلگاکەشیانە بشکێتەوە واتە خودی دایک و باوکان خۆیان ناتوان ئەمە بکەن لە ڕاستی دڵنیام ئەوە ناتوانەوە بکەن چونکە ئێمە لە نێو نەهامەتی ئەوان داین لە نێو حاڵەتە نەفسیەکانی ئەوان داین بەڵام بەڕاستی ئەکرێ چالاکوانان ڕێکخراوەکانی مەدەنی هەروەها لایەنی حکومی شەرچەند وەڕاستی لایەنی حکومی ئەرکی زۆر قورسی لەسەر شانە بۆی کە پێداویستی سەرەتایەکانی ژیانیان بۆ دابینەکە بەڵام ڕێکخراوەکانی مرۆیی نێودەوڵەتی بەهانای ئەمانەوە بێن وا بکەن لەوە تێبگەن کە دایک و باوکان منداڵەکانیان لە حاڵەتێکی ناسکدان بەڕاستی. سعید محەممەد ئەمین ئەندامی دەستەی کارگەری کۆمەڵناسان و دەرووناسانی کوردستان زۆر سوپاس. زۆر سپاس بۆ ئێوەش کاک دەخیل لە خۆشی دابن.
لێرەدا گەشتینە کۆتایی بەرنامەی کورد کەنەکشن دیداری داهاتوومان سێشەمەیە جا هەتا ئەو دەم بمێننەوە بە شادی. ستافی بەرنامەیژی هیویا ساغی و سەلامەتی ژوەڕا دخوازە. خدا حافظ.